ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتووی سۆران بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران لە هەفتەی ساڵاکی بە پێویستمان زانی کۆمەڵی زانیاری و هەروەها کۆمەڵی گرتە ڤیدیۆی پێویست بۆ قوتابیانی خۆشەویست بخەینە ڕوو بەمبەستی دوورکەوتنەوەیان لە ڕووداوەکانی هاتوچکە ئێمە لە سنووری بەڕێوەبەراتیەکەمان ساڵانە نزیکەی 3 بۆ 4 قوتابی بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ ئەبنە قوربانی بۆیە پێویست لە هەر قوتابی لەم قۆناغەدا و هەروەها قوتابیان لە باخچەی ساوایانەوە ڕابێنێ لەسەر زانیاریەکانی هاتوچۆ بۆ ئەوەی لە داهاتوودا ببێتە دەواازەیەک بۆیان بۆ ئەوەی دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ بۆیە پێویستە وەکو بەرنامە و پرۆگرامێکش لە قۆناغی پەروەردەوە لە ڕێی وەزارەتی پەروەردەوە بەنهەجێکی تایبەت داری بکرێت لەسەر هاتوچۆ و هەروەها لەسەر یاچە هاتوچۆ بۆ قوتابیانی خۆشەویست هەم لە باخچەی ساوایان و قوتابخانەکان بخرێتە ڕوو بۆ ئەوەی دوور بن لە ڕووداوەکانی هاتوچکە قوتابی بناغی دروستبوونی هەر کۆمەلگە و هەر وڵاتێکە.